بە کەسوکار و خێزان و ماڵی خۆمیان دەزانم هەر کەسێک لەگەڵم سەرکەیە زۆریش مرتاحین لەگەڵ یەکتر. ئیتر ئافرەتان دەتوانن لە ڕێگای ئەم ئۆتۆمبیلانەوە داوای شۆفێری ئافرەت بکەن و ئەو شوێنێ دڵخوازیانە گەشتی بۆ بکەن و شۆفێری ئافرەتیش دێت بە شوێنتا. کۆمپانیایەک لە پێشانگەی نێودەوڵەتی هایتێ کەس داولێر نمایش ئۆتۆمبیل و شۆفێرەکانی کردووە بۆ ئەو ئافرەتانەی حەز دەکەن لەگەڵ ئۆتۆمبیل یاخود شۆفێری ئافرەت گەشتەکانیان بکەن. جا من دەمێ قسە لەگەڵ کاک ئەحمەد بکەم. کاک ئەحمەد ئەگەر پێم بڵێ ئێوە چەند شۆفێری ئافرەتتان هەیە؟ یەکەم جا سەڵاتان لێبێ بەخێر بێن. زۆر سپاس. ئێمە حالیان نزیکە 100 سیارەمان حاضر دابین کردو بۆ ناو هەولێرەوە باشە کە سایقی ئافرەتە. ئێمە ئەو سایقەمان دابین کردو بۆ ئەوەی کەمکردنەوەی ڕێژەی تاوان کە لە ڕێگەی هاتوچۆ گەشتەوە دروست دەبێ لە ناو بازاڕە یان لە ناو ئەو شارانە کە دروست دەبێ کە ئێمەش سایقی ئافرەتمان دابی کرد بەس بۆ ئافرەت بێ نابێ ینی پیاویان لەگەڵ ئەو ئافرەتانە سەر بکەون. لە ناو سیارەکانمانیش وەکو لۆکیشن GPS-مان داناوە لەگەڵ کامێرە کە ئێمە لە کۆمپانیەکەمان چەند کارمەندێکمان دابین کردووە بۆ چاودێری کامێرەکان کە لە ناو ئەو سیارانەدایە. کاک ئەحمەد دەمێت ئەوە بزانم پێشتر خەڵک یان کۆمەڵێک خەڵکە بوو حەز دەکرد کە ئافرەتە بڕاتە شوێنێک بەتەنیا بە تایبەت شەوان و درەنگانی شەوان حەز دەکات لەگەڵ شۆفێرێکی ئافرەت بڕوات. باشە تاوەکو ئێستا ئێوە گەشتەکانتان دەستی پێ کردو بۆی ئافرەت بگوازێتەوە چەندیش خەڵک پێی دڵخۆشە. بەڵێ ئێمە ئێستا حالیان سایقی ئافرەتمانەیە باشە و کە ئافرەتیش هەیە مەتەن لە ماڵەوە یان قوبوڵ یان مێردی یان برای یان باوکی قوبوڵ ناکە لەگەڵ سایقی پیاوە بچێتە دەرەوە باشە کە ئێمە و سایارانەمان داناوە یان ئێستا سایقی ئافرەت بە خۆمان هەیە سایقی ئافرەت بۆیان دەنێرین بچێتە شوێنیانەوە ئەگەر هەر چەندیشە دوور بێ بەڵام دەڵێ من دەمەوێت پارەت هەر چەندێک دەدەم بۆی من بە سەلامەت بگەمەوە ئەو شوێنانە بۆەوەی تووشی مشکلێک یان کێشەیەک نەبم کە چ لە ناو تەکسی بێ چ لە ناو جادە بێنە ناو شارە بێ ئیسراحەتی خۆشی وەردەگرێنە ناو سیارانە و تاوانیش دروست نابێت کە ڕێژەی 0 دەبێت لە ناو هەولێرە یان شارەکانی ترە ئینشاءڵڵا دابینیان دەکەین. باشە کاک ئەحمەد ئێستا فەرەتەنها لە هەولێر بەردەستە؟ بەڵێ ئێستا لە هەولێر بەردەستە و لە دهۆکیش بەردەست دەبێت ئینشاءڵڵا دوایەوە سلێمانی و هەموو شارەکانی کوردستان خزمەت دەکەین. باشە ئەم شۆفێرە ئافرەتانە هەموو ڕێکارێکی یاساییان تاو؟ بەڵێ ئێمە کە ئەو ڕێکە یاساییانە کە لەلایەن کۆمپانیاوە دابین دەکرێت بۆ ئەو سایقانە کە ئێمە کامێرەکانمان داناوە بۆ ئەوەی چاودێری ئەو سایقانە بن. اینجا ئێمەش لەناو ئەپلیکیشنەکە شتێکمان هەیە فریاگوزاریە باشە کە ئەگەر سەرنشین تووشی هەر مشکلێک لەگەڵ سایەخا بێ دەستە سەر ئەو فریاگوزاریە دادەنێت لەلایەن ئێمەوە ئاگادار دەکرینەوە کە ئەو سەرنشینە تووشی مشکلەیەک بوو لەناو ئەو گەشتە باشە ئێمە ڕێک تەلەفۆن بۆ ئەو سایەخە دەکەین ڕێک تەلەفۆن بۆ سەرنشین دوایەوە دەکەین بۆ ئەوەی بزانین چ کێشێک ڕوویداوە جارەیە ینی سەرنشین دەستی پێ دەکەوێت تەلەفۆنیان بۆ دەکەینەوە ئەو کێشانە هەر ڕوو دەدا بەڵام کە ئێمە داماناوە بۆ ئەوەی کێشە و تاوان ببێتە 0 لە ناو هەولێر و شارەکانی هەموو کوردستان ئینشاءڵڵا هەموو عێراق و هەموو جیهان. بە پێوەی جەنابەت ئافرەتی و ئافرەتان دەگوازیەوە بە تەکسیەکەت چ هەستێکت هەیە تا چەند بۆ کارە دڵخۆشی؟ بەکارەکەم زۆر دڵخۆشم بە پێوی من ئافرەتمەوەی لەگەڵیشمە ئافرەتە زۆر مرتاحین لەگەڵ یەک بە کەسوکار و خێزان و ماڵی خۆمیان دەزانم هەر کەسێک لەگەڵم سەرکەیە زۆریش مرتاحین لەگەڵ یەکتر. باشە ئەو گەشتانی ڕۆژانە ئەنجامی دەدەیت چ هەستێک لەلایەنەوە سەرنشینانەوە دروست دەکاتن کە ئافرەتەکان لەگەڵ سەر دەکەون قسەی چی دەکەن باسی چی دەکەن؟ ئافرەتمان هەیە لە ئێستادا هەموو ڕۆژێک داوای تەکسیەکەمان دەکاتن داوای ئافرەت دەکا بەپێی ئەوەی خێزانەکانیان باری خێزانەکانیان وایە کە ڕێگا نادەن لەگەڵ پیاوان سەر بکەون یاخود دڵیان پیسیترە بەر کێشەیەک بێتن هەموو ڕۆژێک داوای تەکسی دەکات زۆر مرتاحن بۆ کارەکانیان هەموو ڕۆژێک دەیانگەێنم زۆر ئاسوودەن لەگەڵم. باشە شۆفێریکردنی ئافرەت بۆ کاری تەکسی تا چەند زەحمەتە؟ کارێکی زەحمەتە بەڵام خۆشیشە بە پێوی تۆ ئافرەتی لەگەڵ ئافرەتای لە ناو تەکسیەکەت کارێکی زۆر مرتاح و خۆشە. باشە تا چەند دەمەتەقی دەکەن لە ڕێ قسە دەکەن بەیەکەوە تاوەکو گەشتەکان تاوا دەبێتن بەتایبەت لەنێوە ئەنا ئافرەتەوە قسە زۆر باوە لەگەڵ گەشت سەرنشینەکانتان گفتوگۆ باش دەکەن؟ بەڵێ گفتگوی زۆر باش دەکەین زۆریش ئاسوودەین باسی هەموو شتێک دەکەین پێکەوە هەتا تەواوی ڕێگاکە تاوا دەکەین گفتوگوی باشوانێ.